سڵاو لە بینەرانی نارتی ئێرە بازگەی شێراوەیە دوایین خاڵی سنووری پێشمەرگە لە خەتی هەولێر کەرکوب بڕیارە پاشکەمێکتر مەراسیمی بەرزکردنەوەی بەرزترین ئاڵا لە شاری هەولێر بەرز بکرێتەوە بە ئامادەبوونی خانەوادەی شەهیدان و بە ئامادەبوونی خانەوادەی شەهید هوجام سوورچی و بەڕێز مامۆستا ئیبراهیم کە لە دەستپێکی کردنەوەی هۆڵەکانی قوتابخانەکان لە کاتی بەرزکردنەوەی ئاڵای کوردستان لە شەقڵاوە جانی لەدەستدا باوکی ئەویش لێرانەیە و خانەوادەکەی لێرەیە بۆتە خستنە سەرم سالاچیە بەڕێز کاگڕنج دەرمان لەگەرەکە بەم مەراسی مەستای کاگڕنج دەرەگەر بۆمان باز بکەیت سەرەتا دەمەوێت باس لە هۆکاری دروستکردنی ئەم مەراسیمە لە شێراوە بۆچی سڵاوتان لێبێ ئەو کاتتان باش ئێمە هەموو دەم لە کاتی وتنەوەی سرودی ئێڕقیبی نیشتیمانی دەڵێن زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان هەمیشە دەست لەسەر دڵ بەو سرودە دەڵێنەوە لە بڕۆژ بە پراکتیزیەکردنی ئەو سرودا ویستمان پەیامی هەموو شەهیدان بگەێنین بەوەیکە بەرزترین ئاڵای کوردستان لە هەستیارترین شوێنی ناوچەی کوردستان بەرز بکرێتەوە بۆ ئەوی بیسەلمێ کە خوێنی شەهیدان بە فێڕۆ نەچووە بۆ ئەوەی قوربانیدان و جانفیدایی شەهیدان و پێشمەرگە قارەمانەکان زۆر بە بەرز ڕابگیرێتن بە بەرچاوی خانەوادەکانی خۆیانەوە ببینن کە ئەوانی ڕۆڵەکانی نیشتیمان قوربانیان بۆ داوە بزانن بەرهەمەکەی بەزایع نەچووە بە هەدەر نەچووە لا یەزال هەر لە بەردەوامیدایە لە بۆ بینەرانی ئەنارتی باس بکەی درێژی ئەو ئاڵای و قەبارەکەی چەندە ئەو ئاڵایە درێژەکەی 50 مترە باکو بە شێوازێکی هەندەسی تەواو دروست کرایە کۆنشەی پەکە لە ڕوا ئەندازەی یەکەوە باز بکەین بە فاوندێشنێکی زۆر تۆکمەوە بنیادناوە دەتوانین بڵێم لەڕێی ئەلکترۆنیشەوە کە بە ڕیمۆت ئاڵاکە بەرز دەکرێتەوە هەموو ئەو کارکتریستیک و مواسەفات هەندێسەکانی تێدا دروستکراوە بە خۆشبەختانە دەڵم لەلایەن ستافێکی خۆماڵیەوە دروستکراوە وەکو شوێنی دیکە نیە لە دەرەوەی وڵات هێنا بمان بەڵکو بە ستافی خۆماڵی from A to Z دروستکراوە دەست خۆش بکار یەکێ لە ئامادەبووان کە بڕیارە لە مەراسیمەکە بەشدار بێت عاجیە کە باوکی مامۆستا ئیبراهیمە کە هەفتەیەک پێش ئێستا لە شەقڵاوە لە قوتابخانێک لە کاتی بەرزکردنەوەی ئاڵای کوردستان جانی لەدەستدا وڵی کاک حاجی جەنابەت باوکی مامۆستا ئیبراهیمی دەبینم لەو مەراسیمەی ئامادەی ئەگەر باسی ئەو مەراسیمەم لۆ بکەیت باسی ئەوەی بکەیت کە کوڕەکەت لە کاتی بەرزکردنەوەی ئاڵای کوردستان جانی لەدەستدا و بەوەی کارە با بەڵێ بسم الله الرحمن الرحيم لا دەستپێکی دەرێم إنا لله وإنا إليه راجعون وطبعا مامۆستا ئیبراهیم هەدیەکی خوای گەورە بوو لە بۆ مەینارد بوو ئێستاش هەدیەکەی لێ خۆ بردووە زۆر شکرانی خوای دەکەم مامۆستا ئیبراهیم طبعا پێشێکی جەنابتان نەزانن کە پێش ئێستاش باسمان کرد خۆی لەبەرەوەی مەسەنەنداچی نەخۆشی شێرپەنجەی هەبوو لە تورکیا بوو دەیتر سۆزێکی تایبەتی هەبوو بەڕاستی لە بۆ داک و بابی لە بۆ هەموو خەلکی گوتی بابە تو ماندی بووی ماوەی زۆرە سماگێکە ئەتووەرەوە ئەمیش دێمەوە تەلەڤیزیۆن لێدا بوو کە بستەوە وڵاتی تورکیا منیش گوتم کوڕمە من لە هاتنەوەی هاتمەوە ئیتر بەیانیەکەی کە هات وەکو بێگوت بەرنامەی ئەوڕۆمان چێ بابەجان گوتم بەرنامەی ئەوڕۆ ئیشاڵڵا گوتم من باشی گوتین ئەچم ڕۆژی یەکەمی کردنەوەی قوتابخانەیە دەچمەوەی ڕێک دێخم تەلەبەکان و بخۆی مامۆستای وەرزش بوو بەرێ مامۆستای وەرزش بوو ئیتر کە دەستە قوتابخانەی قوتابیەکان پێرن مامۆستا هات مامۆستا وەرزشیان خۆش دەوێت لەبەرەوەکو دائیمەن یارییان لەگەرەکاتن گوتی مامۆستا تو هاتیەوە دەبی دیکە لۆ ئاڵایمان لۆ برناکەی ئەویش لە بەخاتی تەلەبەکان و درێنشکانێ تەماشەکە بەدەستە تەماشا دەکە ئاڵایەکەش کەونە گوتی لەگە دەستی خۆمان چوو ئاڵایەکی نوێ لێ کڕی ئاڵایەکە کە لە سەبانی نوو کاتەوە کەسوو تەمان بخۆی ئامۆدەکە بەختن 2 مترە ئەویش ئێستا بۆ ڕێژی دانێ ئاڵایەکە برن دەبێت لەوەبی لە شەقامی گشتی دیاربیتن لەسەر ئەو ئامودەکە دانرا بوو کە بەس دەکاتی تر قادرمەکی هینا بوو لە مارە زیرانەکەی کە قادرمەکەی دانابوو تەوازونەکەی لەدەست دەرچوو بوو ئەوەش نشەوە بیتۆ بەرێ لە زەختە عالیدا بوو ئیتر زەختە عالی 16,000 ڤۆلتە هەر یەکسەر گیانی لەدەستدا بوو بەس بەڕاست بەرێ دەمەوێت باسی ئەو مەراسیمەم لەوە بکەی جانی شاد بێتن مامۆستا ئیبراهیم ئەگەر ئەو مەراسیمە ئامادەبوونتان هۆکاری ئامادەبوونتان بەێ طبعا یعنی بەڕاستی نارم مامۆستا ئیبراهیم پێش ئێستا کە کوڕی من بوو بەس ینی خوای گەورەوەی کرد ئێستا بیتە کوڕی هەر نە کوردستانی خۆمان بیتە هەر چاپارچە کوردستان ئێستا ینی زۆر ینی شکرانی خوایەکەم کە خوای فەزل ئیشاڵە بەهشتی بە نسیبی کردیە و دڵنەوایش بەمە بەخشیە یعنی کە لەو ڕێز و تەقدیرێک کە لەمان دەرێ ئەوەش لە تەرەف خوای گەورە حیسابەکەین
یعنی ئەو خەلکی کوردستان یعنی هەر یعنی هەمووی لە هاتە هەژانێ بەڕاستی یعنی چونکە مامۆستا لەبەر لە باتی خۆی بووە لە ئەرکی خۆی بووە ویسی دری تەلەبەکانی خۆی خۆشکاتن سەلامەت بێ سپاس دەکەم دەست خۆش بینەرانی ئەنارتی دیارە ئەو شوێنێک ئێمە لێ وەستاوین مەراسیمەکەی لێ ئەنجام دەدرێتن بەڵام بەهۆی تیچی ڕۆژ ئەگەر ببینن ئەو ئاڵایەکە لەو شوێنە بەرز دەکرێتەوە کە درێژەکەی 50 مترە قەبارەی ئاڵایەکە 150 متر دووجایە ئێستا ئامادەکاری دەکرێت بۆ ئەوەی ماوەیەکی تر مەراسیمەکە دەست پێ بکاتن وەکو باسم کرد مەراسیمەکە بڕیارە بە ئامادەبوونی چەند بەرپرسێکی حکومی و حزبی لێرانە ئامادە بن بێزگە لەوەش خانەوادەی شەهیدان لەو شوێنە ئامادەنە بڕیارە ئاڵایەکە لەلایەن هەردوو خانەوادەی شەهید و جام سوورچی و بەڕێز مامۆستا ئیبراهیم کە وەکو باسمان کرد لە شەقڵاوە بەهۆی بەرزکردنەوەی ئاڵای کوردستان جانی لەدەستدا بەرز بکرێتەوە. باڵێ نوچگەهان مارزگار کۆچەر لە هەولێر گەرمە بوو گەلێکی سپاسە.